بەڵێ زان و خۆشەویستانمان خۆی باڵادەست مرۆڤی بۆ و چەشنە دروست کردوڵانەیە هەریەکە و لە جۆرێکدا شارەزایی و حەز و خولیای بۆ بابەتێکە بێت کە دوجار هەمووی وەکو ئەڵقەیەک خزمەتکردنە بە کۆمەلگاوە خزمەتکردنە بە مرۆڤایەتی. ئێمە ئەمجارە باز لە گرافیک دیزاین دەکەین و ڕۆڵی لە بازاگەریداوە گرنگیدان بەم بابەتە و زۆر جار ڕاهێنەرانی ئەم بوارە ئاماژە بۆ دەکەن ئەگەر گەنجان بتوانن ئیحتیمای پێ بدەن گرنگی پێ بدەن تەنانەت ئەگەر بڕوانامەشیان نەبێت دەتوانن هەلێکی کاری باش بۆ خۆیان بڕەخسێنن تەنهاوەیە کە پەرەی پێ بدەن و بتوانن ئەو ڕاهێنانی خود ئەو وانانەی کە هەن لەگەڵیدا بڕۆن و لەگەڵیشیدا گرافیک دیزاین ڕۆڵێکی بەرچایی دەبێت لە بازارگەریدا. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا بەهمەن عومەر کە نووسەر و ڕاهێنەری گرافیک دیزاین لێرە میوانە گفتوگۆی لەگەڵ دەکەین و چەند کتێبێکیشی لەو بوارەدا نووسیوە حتمەن ئاماژیان پێ دەکەین. مامۆستا بەهمەن بەخێر بێ مامۆستا. زۆر سوپاس. وەزر باشە. سەلامەت. خوا بەخێر بێ. ئەی ئای و ئەم ژیری دەست کرد و ئەم شتانە هاتۆتە ئاراوە ئەم زانستە پاشەکشەی نەکردووان ئەمیش بە هەمان شێوە بەرەو پێشەوە چووە. باڵێ سەرتا دەستان خۆش بێت. گرافیک دیزاین وەکو هەر پیشێکی تریش بەهۆی زیرەکی دەستکردەوە کاریگەرێکی زۆری لەسەر دروست بوو و ڕۆڵی گرافیک دیزاینەران لە ئێستادا بە تەواوەتی گۆڕاوە لە چاو ساڵانێک لەمە و پێشکە زیرەکی دەستکرد و بەرەو پێچوونی بەخۆ نەبینی بوو بە جۆرە کارەکرا و ئێستاش بە جۆرێکی تر بەسەوەی کە گرنگە ڕۆڵی پیشەکەمانە کە بەردەوام پێویستە بۆ هەموو بزنس و هەموو کۆمپانیایەک. گرافیک دیزاین بریتە لە مامەڵەکردن لەگەڵ جیهانی بینراوە یاخۆ بڵێن زمانێکی بینراوە کار لەسەرەواکە کە هەر شتێک جوام کات یاخۆ سەرنجی بینەر خەڵکی بۆ هەر شتێک ڕابکێشێت و لەگەڵ ئەوەشدا بتوانێت چارەسەری کێشەیە بکات یاخود بڵێن ورتر بینەوە ئێمە دوو شەمان هەیە گرافی لەگەڵ دیزاین گرافیەکە مامەڵە لەگەڵ جیهانی بینراواکەین چۆن بتوانین شێوازێکی جوان و سەرنجڕاکێش دروستکەین کۆمەڵە توخمێ و پێکاتێک بەکارپێنین بۆ دروستکردنی شێوازێکی بینراو وەشەی دیزاینیشمان هەیە کە ئەو شتێکە هەیە بێ دیزایانی بکەین و کۆمەڵە بنەما و ڕێستایەکی تێدا بەکارپێنین و بە جۆرێک بێت ئەم دیزاینە بتوانێت کار بکات کارگەری هەبێت لەسەر خەڵکی یاخود ئەوەی کە کۆمپانیایەک ئەم بەرهەمێکی هەیە براندێکی هەیە ئەوێت سەرنجی خەڵکی ڕاکێشێت تەنها ئەوە نەبێت کە بڵێن ئەم بەرهەمی جوانە یاخود ئەم دیزاینە جوان دەرەکەیەوە بەڵکو پێویستە ئەم دیزاینە کار بکات و بتوانێت کاردانەوەیەک دروست کات لە هەڵبژاردننی ڕەنگە لە هەڵبژاردننی شکڵەکان یاخۆ هەر شتێکی تریشدا ئێمە وەکو دیزاینەر بە جۆرە کارەکەین بزانین چۆن بتوانرێت پەیامێک زانیاریەک و باشی گەێنێت بە خەڵکی. بەڵێ کاک بەهمەن زۆر لە توێژە کە سێرچم بۆ باوەتا کرد ئاماژە بەوە دەکەن نووسینێک بە سادە نووسرا بێ زۆر کەمتر ئیحتیمامی پێدرێت بخوێنرێتەوە لەگەڵەوەی کە گرافیکێک دیزاینێک شتێکی جوان بە دەوری ئەم نووسینەیە هەبێت و بینەر ئیتی لە قەتعی شوێنێکەوە بێت لە تیڤیەوە بێت لە شوێنێکەوە بیبینی ئەمێنێتەوە لەسەری و حەزەکە بیخوێنێتەوە شتی وا ممکنە خۆی لە بدەنڕە تاتوانین بڵێن ئەگەر تەوازنێک ڕاگیرێت لە نێوان سادەی دیزایندا و لایەکیشە لەلایەن لەو ڕۆکە بتوانێت سەرنجی خەڵکی ڕابکێشێت لەوانەیە بەعام خەڵکی حەزیان بەوە نەبێ شتێکی زۆر سادە بێت و شتێکی بێڕەح و بێگیان بێ بەڵکو حەزیان بەوە یەک بەرجۆر لە جۆرەکان ڕازانەوەیکی تێدا بێت جا لێرەدا ڕۆڵی هونەر هەیە کە دیزاینەر پێویستە سەلیقەیەکی باش و لە ڕووی هونەریەوە توانایەکی باشی هەبێت تاوەکو بتوانێت دیزاینەکەی سەرنجی خەڵکی ڕابکێشێت و بە جۆرێک لە جۆرەکان ڕازانەوەیکی تێدا دروستکاکەڵی ڕازانەوە بەواتای ئەوە نەبێت کە ئاڵۆزی دروستکا بەڵکو بەواتای ئەوەی کە بە جۆر لە جۆرەکان ئەم دیزاینە جوانێکی تێدابێ ئەو کەسە کە تەماشای کرد سەرنجی ڕابکێشێت و لەگەڵیشیدا کۆمەڵە بنەمایەک جێبەجێ بکات ئەو بنەمایانە بنە هۆکارێک بۆ ئەوی کە دیزاینەکەی کاریگەری لەسەر خەڵکی هەبێ هەر چەندە هێشتاش زۆرێک لە خەڵکی ئێمە زیاتر مەیلیان بەلای دیزاینەکە کە زۆر قەرەباڵغ بێت خۆ ئێمەکو دیزاینەر کێشەمان لەگەڵ ئەوەدا هەیە چکە لە بنەڕەت تا دیزاینی قەرەباڵغ پەیامەکە ئاڵۆزەکە یاخود زانیارەکە قورسەکە بیگەێنێت بە خەڵکی ئێمە حەزی بەوەیە کاک بەهەم زۆربەی حەزی بەوەیە ئەوەی دیزاینەری ژۆک و ئەوەی کە لە ناو بوارەکەیان ئەوەی کە شارەزین ئەوەی کە هەستی پێەکەین یاخود لە جیهانداکاری پێکرێت دیزاین چەندە سادەتر بێ باشتە بێتە هەوڵ بێ بە سادەیی
پەیامەکان بگەیەنجێت و دیزاینەریش سەلیقێکی باش لە ڕازاندنەوەی ئەو پەیامە بەکاربێنێت. مامۆستا بەهمەن هەموو ئەوانەی کە گرافیک دیزاینەرن چاویلکیان لە چاوای و چاویان کزە وەکو بەڕێز بەڵێ زۆربەی یانەوەی لەبەر کاتێکی زۆر لە بەردەم کۆمپیوتەرادانی بەڵێ ئێمە مامۆڵەت لەگەڵ تەکنەلۆژیاکەین لەگەڵ بەرنامەکانی کۆمپیوتەرەکەین ئەوە بێتە هۆکارێکەوەی کاتێکی زۆر بەدیار کۆمپیوتەرەوە بەسەر بەرین خاڵێکی زۆر ناخۆشە بووە مە دیزاین هەر ئەوەش نەبێت کۆمپیوتەر بەعام ئەو تیشکێکە لێ دەرەچە زیان بەخشە چاو مشکی دیزاینەرات لە بەرەوشە ئێمە بەردەوام داوە لە کڕیارەکەن کە ئەویشە ئێمە کلیکێک و دوو کلیک نییە بەڵکو مادوبوونێکی زۆری ئەو دیزاینەکە بەرهەم دێت دەرئەنجامی مادوبوونێکی زۆر و دانیشتێکی زۆرە بە دیار کۆمپیوتەر لەوانەیە دیزاینێک لە یەکەم تەماشاکردنەوە هەبێتە بەرچاوکە ئیشی چەند خولەکێک بێ بەڵام لە بنەڕەتە لەوانەیە ئیشی چەندین ڕۆژ بێ لەناو بوارەکانی دیزاینە کە زیاتر اختصاصمە لۆگۆیە لۆگۆ ئەوانەیە کەسێک تەماشای کە بڵێ ئەمە یەکسەر بەدەستێتوان دروستیکەم بەڵام لە بنەڕەتە لەوانێت چەندین نمونە دروست کرابێت و چەندین ڕۆژ کای لەسەر کرابێت تاکو ئەو دەرەنجامەی لێ دەرچوو بێت تا هەر لەسەر قسێکە چاویلکەمان لە چاوە لەبەرەوەی کاتێکی زۆر بە دیار کۆمپیوتەرەوە دانیشتوین و مامۆستا بەهمەن هەموو کەسێک ئەتوانێت ببێتە گرافیک دیزاینەر یان ئەمە کارێکی هونەریە پێویستی بە سەلیقەیەکی باشە و هەموو کەسێک توانە و خولیا و حەزی بۆ ئەم کارە نییە. بەڵێ خۆی لە بنەڕەتە دیزاین کارامەیەوات هەر کەسێک ئەگەر هەوڵی لەگەڵ بە ئەتوانێت فێری ببێت و لەگەڵیدا حەز و خولیاش زۆر زۆر دەورە بینێت چونکە حقیقەتەن ئاسان نییە هەم فێربوونی نەزەریاتی دیزاین هەم فێربوونی بەرنامەکان و تەکنیکی بەکارهێنانی بەرنامەکان پێویستی بە کاتێکی باشە و ئەو کەسە پێویستی بە خۆراگریە پێویستی بە سەبرە تاوەکو ئەوەی کە ئەوێت پێ بکات بە ڕۆژێک و دوو ڕۆژ لاانە بە هەفتەیەک دوو هەفتە نەتوانێت پێ بکات لە دوای ئەوە ئەگەر ئەو کەسە سەلیقە و توانای هونەری هەبێت ئەوە باشترە بێت یا خوڵێن بەهرەیەکی هەبێت ئەو باشتر ئەوش نەبێت بە هەوڵدانی خۆی ئەتوانێت فێری ئەم پیشەیە بێت چ لە ڕووی نەزەریاتی دیزاینەوە کۆمەڵە بنەمایەکەی فێری بێت و ئاستی خۆی بەرەو پێش بێت چ لە ڕووی تەکنیکی بەکارهێنانی بەرنامەکان و کۆمەڵ شتێکێ ئەتوانێت کاری لەسەر بکات و بە ڕاهێنانی بەردەوامی ژووردەوە ئەگاتە و ئاستی کە بتوانێت دیزاینێکی باش باتە هەموو کەس ئەتوانێت بێتە دیزاینەر بەڵام حەز و خولیا و سەبر زۆر دەورە بینە کە بتوانێت بەردەوام بێت و ئەوەی کەوێت پێ بگات. کاک بە من ئەو کەسانی کە لە بازاڕگەریدا باسیکەم دواتر یە مەسەر میدیاش کە احتیمامی هەر پێدرێ ئەوانەی کە لە بازاگەریدا احتیمامی پێدەدن و گرنگی دەدن بە دیزاین بە گرافیک و شتانی کە هەن بۆ کاڵاکانیان جیاوازی هەیە لەوەی کە کەسێکەر بە سادەی شتەکانی کاڵاکانی فرۆشێت واتە کاریگەری بنەسەر فرۆشتنی بەشی فرۆشی بەڵێ بەتەکید لە بنەڕەتە گرافیک دیزاین کا لەسەر ئەوەکە فرۆشی بەرهەمەکان زیاد بکات. بەڵێ کۆمپانیاک بەرهەمێکی هەیە خزمە گوزارێکی هەیە چ فیزیکی بێت چ دیجیتاڵی بێت ئێوە سەرنجی بینە ڕاکێشە لەو بینەشدا دیزاینەکە لەسەر ئەوکات ئەم بەرهەمە لە ڕووی بە دیزاینێکی سوۆشیال میدیا بێت بە دیزاینێکی پرۆشور بێت بە دیزاینی لەوحەیەکی ڕیکلام بێت شتێکی جوان و سەرنج ڕاکێشی بۆ بکاتاوکە ئەو پێیان زانیاری لەو بەرهەمەیە هەیە بە باشی بگەنێت بە خەڵکی جا ئەوەندەیە توان بڵم دیزاین کاریگەری هەیە لەسەر جوانکردنی یا ڕازانەوەی بەرهەمەکە کەمتر لایەنەکانیتر هەر لە بەرەوەشە زۆرجار لە ناو دیزایندا نووسینێکی زۆر کەم دادرێت چونکە زیاتر گرنگی بۆوادرێت بزانرێت دیزاینەکە چۆن ئەتوانێت ڕازانەوەیکی جوان و سەرنجڕاکێش بۆ ئەم پەیامە دروستکە اینجا ئەگەر دیزاینەکە توانیت ئەو کارە جێبەجێ بکات و سەرنجی خەڵکی ڕاکێشێت اینجا خاڵەکانی دواتر یا لایەنەکانی تر ڕۆڵەکانی تر ئەگەڕن جاری وا هەیە لاانێ بە دووشە هەڵ بدرێت پەیامێ بگەێنرێت بەڵام دیزاینەر هەڵبات ئەو دووشێ بە شێوازێکی باش لەناو دیزاینەکە دابنێت وە ڕەنگێکی باشی بۆ بژێری وێنێکی باشی بۆ هەڵبژێرێت دەرئەنجامیش بتوانێت ئامانجەکەی پێکێت و ئەو شوێنەی کە داوای دیزاینەکەی لێ کردووە بەرهەمەکەی زیاتر فرۆشیە خۆ دەکرێت وێبسایتێک بێت کلیکی زیاتر لەسەر کردنەوەی وێبسایتەکە بکرێت یا خۆت کلیک لەسەر ئەو بکرێت کە خۆی تۆ مارکە لە وێبسایتەکەدا یا خۆ بڵین فراوانتر لەوەش ئێمە وەکو دیزاینەر جگە لە لایەنی مارکتینگ کا لەسەر دروستکردنی ناسناوی براندەکانەکەین ئەنی پێش لایەنی مارکتینگ لەسەر تاوە کارەسەوەکەین لۆگۆ و ناسنامەیەکی
بینرا و دروستکەین بۆی ئەمە و ڕوخساری ئەو براندە ڕۆڵگەڕێ هەر دەستپێک کەس کە بینی بزاننی بەڵێ ئەمە بزانرێکە من لۆگۆی ئەو شوێنەیە یاخۆ پێی بناسرێتەوە یاخۆ جیاواز بێت لە ڕکابەرەکانی هەر کۆمپانیاکە شوێنەکە حەزەکە لۆگۆیکی تایبەتی هەبێ بۆی لەگەڵ ڕکابەرەکانی تێکەڵ نەبێت بۆ تایبەتی تریش کە لەم ڕۆدا ڕکابەتێکی سەخت هەیە لە بازاردا ئانی بزنسەکان هەمی پڕ بوون لەبەر ئەوشەکە گرنگێکی زۆرە درێ بە دیزاین چکە یەکێکە لەو خاڵانێکەوە هاکات بزنسێ کۆمپانیاک جیاواز بێت لە ئەوی تر و سەرنجی زیاتری خەڵکی ڕاپێشێت لە بواری گرافیک دیزاینە بابەتی مۆدرن و کلاسیکیش بوونی هەیە لەسەر و دیزاینانەی کە دروستەکرێ بەڵێ بەتەکی دێستا تا ستایلی دیزاینیش هەیە لە بوارەدا هەندێک ستایل دیزاینمان هەیە کلاسیکیە لەوانەیە بزنسێک کە بێت وەها بخوازێ ستایل دیزاینەکەی کلاسیکی بێت بۆ منە حەز بکات دەرکەوتنێکی مێژووی دێرین بوونی هەبێ خۆت خەڵکی هەز بۆ کاکە ئەمە ماوەیەکی زۆرە بوونی هەیە یا خۆت ئەو بزنسانەکە خێزانین و پشتا و پشت هەن ئەنەوەی لە ستایلی دیزاینەکە هەز بەوە بکرێ بۆیە وەها پێویستەکە ستایل دیزاینەکە جۆرە جۆرەکان دەرکەوتنێکی دێرین و کلاسیکی پێوە دیار بێ هەندێک بزنسی تریژ بە پێچەوانەوە یاخۆ بزنسانی با بڵێن یا ئەوانەی کە دەرکەوتنی زیاد با بڵێن تەکنەلۆژیەکان ئەبێ ستایل دیزاینەکەی مۆدرن بێت لەوەشدا کۆمەڵە توخمێکی گرافیکیمان هەیە ڕۆڵی هەیە لەوەی هەڵی بشێنین بۆی بتوانین ئەو ئامانجە پێکین ئەگەر بۆ دیزاینێکی مۆدرن بێ کۆمەڵە توخمێک و پێکاتێک گرافیکی هەڵە بشین بۆ دیزانی کلاسیکیش بێ کۆمەڵە توخم و پێکاتێکی تر مامسالم کتێبەیە کە لە بەردەست منایە دەواازەیەک بۆ گرافیک دیزاین زۆر باست لە ڕەنگ کردوم کتێبش کتێبێکی دەوڵەمەانانی هەندێک زانیاری زۆر گرنگی تایە تا چنێک ڕنگ گرنگە لە بواری گرافیک دیزاینە ئەتوان بڵم ڕنگ سەرەکی ترین ڕۆحی کارەکەی ئێوە ئەتوان بڵم لەوانەیە کەسێک دیزاینێک ڕەت کاتەوە بەهۆی ئەوەی ڕەنگەکەی بەدڵ نیە بەدەر لە جیهانی دیزاین لە جیهانی تیشا بۆ جلوبەرگ یاخودێک لە شوێنێک بەرهەمێکە کڕێ بەشێکی زۆری بڕادانی بەهۆی ڕەنگەکەوێت ئەگەر ڕەنگەکەی بەدڵ نەبێت ئەوەی تیش ڕەتەکاتەوە جامە سۆجار لەگەڵ کرادا و کێشەمان هەبوو ئیشەکە پێتی بەدڵم نێت دڵم نایگرێ خۆشی لای ڕوون نەبوو کە بەهۆی چی وەدڵینە بەس من زۆرجار لە ئەزمموی خۆمەوە ئەسم پێکردەوە ڕەنگەکەیم گۆڕی وەستەوتێتی تاو بەدڵمە یاخود تەنها بە گۆڕینی ڕەنگ دەرکەوتنی لۆگۆکە یاخۆ دەرکەوتنی دیزاینەکە گۆڕانکاریکی زۆری بەسەرداتێواتە بڕادانی خەڵک بەهۆی ڕەنگۆ زۆرە گۆڕێ بۆی ئەمە شۆک و دیزاینەر گرنگێکی زۆری پێن و هەر لەسەر نەزەریاتی ڕەنگیشمانەیە وردەکارێکی زۆری تێدا کە دیزاینەر بزانێت چۆن ڕانکان هەڵبژێرەکان ڕەنگە هەڵبژێرێتوە هەر لەسەر ئەوشی کە ئاماشەم پێدا دیزاین بەشێکی تەنها لایەنی جوانی سەرنج ڕاکێشێ بەشێکی ئەوەیە کە بتوانێت کاریگەری لەسەر خەڵکی بێت و پەیام و زانیارەکان بە باشی بگەنێت بۆ منە من ڕەنگی سوور هەڵبژێرم بۆ دیزاینەکە لەوانێت جوان بێت تەواو بەڵام سەرەکەم کێشە دروست دەکات ئەو ڕەنگە سوورە نەتوانێت پەیامی ئەو شوێنە بکەنە هەر لە ئەزمموی خۆمەوە بۆ براندێکی مەسعات دیزاین لۆگۆم کرد بۆ ڕەنگی سوورمە هەڵبژە بەس دواتە ئەسماکە ڕەنگە سوورەکە کێشەی تێدایە چونکە ئەگرێ بۆ مەسعات ئەو ڕەنگە سوورە واتەی مەترسی پیشان بە لەناو مەسعەدا دابنرێت کێشە بۆ بۆی ڕەنگەمان گۆڕی بۆ ڕەنگێکی تر و بەوەش ئامانجەکەمی پێکە ئەگەر تەنها گرنگ بەلانی جوانی باە کێشەی دروستەکە بەس کە هەم جوانی و هەم لایانی کارکردن و گاندنی پەیامەکەش لێکدرایەوە بە کۆی گشتی توانرا ئامانجەکە پێکرێت بەوسە بەهمەن لە بازاگەری باسمان کرد لە میدیایی شاگرنگی بدرێ بەم بابەتە کاریگەریە بێت لەسەرەوەی بینەر گرنگی با بە گرافیک و ئەو نووسینان و ئەو وێنانەی کە بە گرافیک دروستەکرێ خود تەنانەت لۆگۆی کەناڵەکەش بۆ خۆی کاریگەری هەبێت بەتەکەی هەر دەستپێکی تەماشاکردنی کەناڵێکرێت لۆگۆکەی بێت بۆی بناسرێتەوە کەمەوە کەناڵەوە سەرنجشی ڕابکێشێت ئەمە هەم بۆ کەناڵێک تەنانەت ئێستا بۆ میدیای تراویش رادیۆ ئەویش پێویستی بە لۆگۆ یاخود تەنانەت ئەوانش کاتونەتە ناو جیهانی بینراوی سۆشیال میدیاوانێت لەناو رادیۆکانێکی گوێ لێگیرە لەن بێتە سۆشیال میدیاکەوە کەڤەرێکی پیجەکەی هەبێت وە پۆستی ناو پیجەکەی بێ هەموو ئەمانە پێویستی بە گرافی دیزاین ئەمەکە لە جیهانی بینراوە کارەکەی هێشتا توانین بۆ میدیانەکە لە جیهانی بیستراوان کارگەری لەسەر ئەوانیش دروستکەن یاخود ئەوانیش پێویستیان بەوەی کە دیزاینێکی باش و سەرنجڕاکێشیان بۆ بکرێت هەموو پێویستێکی گرنگی جیهانی ئەمڕۆیە لە هەموو شوێنێک پێویستی یاخود توان بڵێن دیزاین لە هەموو شوێنێک ئەگەر بچینە سەر شەقامی لەوحەیەکی ڕکلامێک بینین نەچینە ناو مارکێتێک پرۆدەکت و بەرهەمە بینین لەیبڵی سەر پرۆدەکتێک یاخود زەرفێک ئەچینە کتێبخانێک و بەرگی کتێب یاخود چینە ناو کۆمپانیاک و بزنس کارتێک دانرا هەشتێک دانراوە
هەموومانە گرافی دیزاینتیا بەکارێنراوە. بەڵێ تۆ ماشەڵڵا کتێبێکی گەورە تەنها لەسەر لۆگۆ مەسەرەن ئەوە ناخوازێت یعنی کە بە وردی و زۆر بە احتیمامێکی زۆر لە سەدان لاپەڕاتۆ ئیتیمامی پێبێت و گرنگی پێ بدەیت بۆی کە کەسێک کە بێ فێری ئەم جۆرە زانستە بێت لێ فێر بێت و هەموو وردەکارێکام زانێت. بەڵێ ڕاستی وەکو کارکردنی خۆم زیاتر لە بابەتی لۆگۆیا کارەکەم یەکێکە لە هۆکارەکان کە ئەو کتێبە بناراوە. دووەمیشیان ئەیخوازیەوە توان بڵێم هێشتا ئەمە بەشێکی بچووکی جیهانی لۆگۆی ئەە پێویستکات چەندین کتێبی تریشدا بجێت و هێشتا زانێری زۆر زیاتری شەبێکە دابنرێت چکەمە وەکو ئاماشم پێدا ڕوخساری براند و کۆمپانیاکان یاخۆت هەر شوێنەکە کە گرنگی بۆ بعد ڕوخسارێکی بۆ دیزاین بکرێت و لۆگۆش تەنها ئەوە نییە کە شکڵێک دابنرێت و تەواو یاخۆ ڕەنگێکی بۆ دابنرێت بەڵکو ئەتوانرێت لە لۆگۆدا پێیام یاخۆ زانیاری زۆر باشی بگەندرێت بە خەڵکی یاخۆت هەست و سۆزی خەڵکی بوو شێنرێ بەهۆی تەماشاکردنی ئەم لۆگۆی و هەستێکی ئەرێنی باشی بۆ ئەم بزنسە لەلا دروست بێ یاخۆت هەستکە کە ئەم شوێنە گرنگی بەوادا دەرکەوتنێکی پرۆفشناڵی هەبێت و هەستکە کە ئەمە لۆگۆی پرۆفشناڵ بێ ئەکرێ بەرهەمەکەشی پرۆفشناڵ بێ یاخۆت هەر زانیارێکی هەبێت هەر بەرهەمێکی هەبێت ئەوەش شتێکی باش بێت و خاڵێکی بەهێزی بێت. لە ڕێگەی کتێبە تۆ توانی فێری ئەم گرافیک بواری گرافیک دیزاینەبی یان بۆ ئێستا خولی ڕاهێنان هەیە تا چنێک گەنجان ئەگەر بیانێ دەستکەن بەم کارە گرنگە لە لایەنی ڕاهێنانەوە دەست پێ بکەن. بەڵێ توان بڵم هەردووکی گرنگە کتێب و لایەنە نەزەریەکەی دیزاینمان پیشەی گرافی دیزاین بەشێکی نەزەریاتە یاخود لایەنی تیۆریە ئەبێ و کەسێک کێ فێریم پیشە بە هەم لایەنی تیۆریە خۆی بەرەو پێشبەرێت و زانیاری هەبێت و گرنگی بەم زانستە بە هەم لەلایەنی تەکنیکیەوە کە بەکارهێنانی بەرنامەکانە لە بەرنامەکانە ئێمە فۆتۆشۆپمان هەیە ئەلوستریتەرمان هەیە چەند بەرنامەیەکی ترمان هەیە کە ئەو کەسێ ئەوێت فێریم پیشێ بێت لە ڕووی تەکنیکی و فێری ئەو بەرنامانە بێت وە بەردەوامیش ڕاهێنانی لەسەر بکات. یەکێک لەو خاڵانەی کەوا کە دیزاینەر بەرەو پێش چێت یاخود ئەو کەسەی ئەوێت بێتە دیزاینەرێکی باشە بێ بەردەوام ڕاهێنان لەسەر بەرنامەکان بکات ئەو زانستی کە فێرێ بێت لە بەرنامەکاندا ڕاهێنانی لەسەر بکە یاخود لەسەر و ئەوەشەوە شتێکمانێ پێڵین ئیلهام وەرگرتنی بەردەوام یاخود بەهێزکردنی چاوی دیزاینەرانە و کەسی کەوێت بێتە دیزاینەرێکی باشە بێ چاوێکی بەهێزی دیزاینەرانی هەبێت کە بتوانێت سەلیقە و توانای خۆی پێ بەر و پێش بەرێت لەوانەیە کەسێک لە سەرەتا بتوانێت دیزاینێک کاتێکی زۆری پێ تەرخام بکات لەوانێت چەند کاتژمێرێک پێ خەریک بێت ئەمە لە سەرەتاوە لەوانێت لە بەروی ئەزمموی نەبێت بەم شێوازەوە بەڵام وردە ئەزمون پێیاکە کاتێکە زانێت لەوانێ و دیزانی پێشت چەند کاتژمێرێک بێ خەریک بۆ بیکاتە کاتژمێری یاخود چەند ڕۆژێک بێ خەریک بۆ بیکاتە کاتژمێر بەهۆی ئەوەی کە بەردەوام ڕاهێنانی کردو و چاوی دیزاینەرانی خۆی وە سەلیقەی خۆی بەرەو پێش بردووە. کاک ئەوکەوە دوا پرسیار زۆر بە کورتی چ شوێنێک پێویستی بەهۆیە لۆگۆ بگۆڕێ وەکوتە ناسنامەی ئەو شوێنێ هەندێک جار لۆگۆ گەڕێ کەی پێویستە بگۆڕێ و بۆ ئەبێت بیگۆڕێ لۆگۆی مارکێتێتی یاخود لۆگۆی کەناڵەیەکە یان شتێک ئەمە بۆچی؟ بەڵێ وەکو گۆڕینی لۆگۆ خۆمم زۆر هاتوۆتە بەردەم یعنی هەبوو لە سفرۆ لۆگۆی بۆ دیزاینکرێ بزنسێکە کە دەستی پێکرۆ لایەک و لایەکی شکلی و شوێنە لۆگۆی هەبوو بێت و داوا کات بۆی ئەپدەیت کرێتەوە زۆرجار هەر لەسەرەوە پرسیارەکرێت کە ئایا لۆگۆیەک مۆ دیزاین کرێ هیچ کات پێویست بە ئەپدەیت نەکاتەوە ینی ئەوش قورسە بە هەماشەوە ینی ئەو لۆگوانی کە پێشتر دیزاین کراون بۆ کاتی خۆیان بێکێشە بوون بەڵام دوای ساڵێک چەند ساڵێک هەستەکرێت کەم و کوڕێکی تێدا لەوانێ ئەو بزنسە بەهۆی ئەوە بیگۆڕێت یا خوشێنە بەهۆی ئەو لۆگۆکەی بگۆڕێت کە هەستکە ئەم لۆگۆی ڕەنگەکەی کێشەی تێدا پەیامەکەی بەباشی ناگەێنێت لەوانێ هەستکات ڕەنگەکەی بۆ ئەو بینەرانە کە ئەو ئێوێت کاریگەریان لەسەر دروستکات نەتوانێت کار بکات یا خۆ نووسینێکی تێدا بێت فۆنتێک بۆ ناوەکە بەکار هات پێ بەباشی نەخوێنرێتەوە خەڵکی نەتوان بەباشی لی تێ بکەن یا خۆت ئەکرێت با بڵێن بۆ بابەتێکی مناڵان بێت لەوانە شکڵێک بەکارێت بە شکڵێکی ڕق بێت شکڵێکی نوکدار و تیژ بێت دواتر ئەم شوێنە هەستکات کە ئەمە کێشە بۆ پەیامەکەی ئەو دروستەکە بۆ بابەتی مناڵان نەگونجێت لەبەرەوە دەستکا بە ئەپدەیتکردنەوەی لۆگۆکە یاخۆت بە پیش سەردەم لەوانێ چیدی هەز نەکرێت ئەم لۆگۆی بۆ سەردەما گونجێت تەنها براندە زۆر گەورەکانیش بەردەوام لۆگۆ ئەپدەیتەکەنەوە.
ئەنی هیچ گرنگتیەک نییە بڵێ ئەم لۆگۆ ئەم سەردەمە شتێکی زۆر سنجڕاکەش بە تاو پێویست بە گۆڕی ناکات لە هەر سەردەمێکە کاتێک کە زانرێت کەم گۆڕێکی تێدا تەنانەت ئەگەر لۆگۆکە ستاپی زۆر گەورەش کاری تاکردێت و کولفێکی زۆر گەورەشی بۆ تەرخانکرابێت. زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا بەهمن عومەر نووسەر و ڕاهێنەری واری گرافیک دیزاینی خوا بەخێر بێت. سپاس دەکەین مامۆستا بەزانێرەکانت.